ئێمە وەکو هاوڵاتیەکی ئەو کوردستانە کاتێک وەکو قوتابیەک لەو مەدرسانە و لەو سەنتەرانە کە پێگەیشتوین و ئێستا وەکو مامۆستایەک و وەکو مامۆستایەکی قورئان و خزمەتکارێکی قورئان کە ئەم سکاڵا و تەشیرە بە مافی گشتی دەزانین بۆیە ئەو ڕۆهەستان بە ئەرکی سەرشانی خۆم کە چوم لە لای سەرۆکاتی داواکاری گشتی دوو سکاڵام تۆمار کرد لەسەر هەردووک لە یونس ڕاوی و هەروەها لە شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری ئەوقافی هەولێر لەبەر ئەوەی بەڕاستی دوا بە دوای ئەو هەموو لەگە ڕێز و حرمەتم ئەم هەموو سەنتەر و مەساج و بار و مەلاهیە خراپانەی کەوا هەیە لەبری ئەوەی بچن باسی وان بکەن و بەرلەوان بگیرێ و ئەوان تەنزیم بکەن و ئەوان دابخەن هاتوون گژی قورئان و گژی سەنتەری مەدرسەی دینی و شەرعی و ئەم شتانیان کردە بۆیە ئەو تۆمەتە گشتیانە مافی گشتی بوو بۆیە بە ناوی هەموو هاوڵاتیانی کوردستان نەکەر کوردستان بگرە دەرەوەی کوردستانیش سەنتەر جێی کاری ناشەرعی و ناشیا و بیری چەوت و خراپ نییە بۆیە ئێمە ڕەتی دەکەینەوە دەبێ ئەو کەسانێکەوە تۆمەتیان هەڵبەستاوە بۆ ئەو سەنتەر و مەدرسە و شوێنی خوێندنی قورئان و تەحفیز دەبێ بچن لە دادگای گشتی لەوێ وڵامی خۆیان بدەنەوە و ئەو بەڵگانەی کە لایەنە تەقدیمی سەرۆکایەتی داواکاری گشتی بکەن ئەگەر نا بە پێچەوانەوە بەرپرسیار دەبن